أبريكا بريزگاه دوی که آماده بونا سروک کمالا میشوانت کردستانی وارسا کمالا میشوانت دوی که قال ربا بريوك جاندنيل أمي كومبونا كده كان جو خو آماده كان بو کنگره کول بلا الحفته و هشته و نهی هی با چریا ایکل هبلیر پایتاق بهتر انجام دان پیشانگاه نیم دولتی الهبلیر بل بیچند اف کمبونا ابریکا دو کمزانی کنه شلای زانستی و او و کنیتی نپشیدار شلای تکنیکی ولی چه آماده کن شلای پیشانگاهی ولی چه آماده کن لەم کۆنگرێدا چەندین دەوڵەت بەشداری دەکاتن بە وە کۆنگرەکەش دەبێتە چەند بەشێک بە سێ بەش دەتوانین بەڕێوە بچین بەشێک بۆ تەنها بۆ تۆژنەوەکانە کە لەلایەن زانایان و پسپۆران پێشکەش دەکرێت و بەشێکی تریش بۆ کەلوپەرەکانی هەنگە و بەشێک تریش بۆ چێبڕچێ بۆ ئەو هەنجونانەی کە لە وڵاتانی جیهان و لە وڵاتانی عەرەب دێ کە بەرگە لەم کۆنگرێدا ئێمە لە چەندین کۆنگرەی جیهانی و کۆنگرەی عەرەبی ئێمە بەشداریمان کرد توانیمان ئەو دەستکەوتە بینە کوردستان کە مؤتەمەرێک وا لە کوردستان ببەستین و هەروە کە حیسابی دەوڵەتێکی بۆ بکرێتن کە بزانین کە ئێمەش خاوەن کیانێکی خۆمانین و گونجاوترین شوێن بۆ هەنجوین بۆ مێشوەنجوین کوردستانە کە زیاتر لە 175 پورە هەنگ کە لە عێراقی لە کوردستانە